گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک فەرید دەستەسەر سیاسەتمەدار و شۆڤەکاری سیاسی. کاک فەرید سڵاو لێبێ. زۆر سپاس. بەخێر بێی سەرچاو سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان جارێکی دیکە لە بەرنامەکە. کاک فەرید بە درێژایی ماوەنی کە ئێمە گفتوگۆمان دەکرد لەسەر جەنگی ئێران ئەمریکا، تۆ میشە دەدوو ئێران ئەوها ناڕوخێ. دڵنیایت لە چیەوە سەرچاوی گرتبوو؟ لە ڕووی استراتیژیەوە، لە ڕووی جیۆپۆلیتیکەوە، لە ڕووی جوگرافیاوە. بۆ نمونە خەڵک لێرە بەتایبەتی لە هەرێمی کوردستان تەسەوریانەکە سیناری عێراق لە ئێران دووبارە بێتەوە، وەکو چۆن ئەمریکا هێزی هێنا لە خواروی عێراقەوە دەستی پێکرد تا لای زاخۆ بە 21 ڕۆژ تێڕوانینەکە وا بوو. بەڵام جیابازێکی زۆر لە نێوان عێراق و ئێرانە هەیە. یعنی ئێران 4 جار 5 جار 6 جار بەقەر عێراقە بێت. ژمارەی دانیشتوانی 90 ڕەنگە 95-96 میلیۆن بێت. دووەمیشیان جۆری گەلەکەی جیاوازە لەوەی عێراق، جۆری حکوومەتەکەی، تێڕوانینی حکوومەتەکەی چی لێ چاوەڕوان ئەکرێت جیاوازە لەوەی عێراق. ئەمە دووەمیشیان خەڵکی خۆی بەڵێ مە بەستم ئەوەیە کە ئێران ئاعتیمادی کردوتە سەر هێزی خۆی لە کاتێکە عێراق ئەو کاتە ینی پیشەسازی جەنجی نەبوو، یاخود هەمووی تێکچوو بوو، ینی شتێک نەبوو ناوی پیشەسازی جەنگ بێت کە پشتی پێ بەسترێ. بەڵام ئێرانیەکان لە ماوەی نزیکەی 25 ساڵە توانی بیان پەرە بە چەکەکانی خۆیان بن، چەکێکیان ئەکڕی و هەڵیانەوە شاندەوە و هەوڵیان ئەدات بیگۆڕن گەشەی پێبن، جگەلەوەی کە ئەمان دۆستیشیان هەبوو کە یارمەتیان ئەدان. لەبەرەوە بە دڵنیایەوە ئێران ئەو کاتێک کە داخلی شەڕەکە بوو وەکو هێزێکی زۆر گەورە لە ناوچەکەی، گەورەترین هێزی ناوچەکە ئێستا ئێرانە کە توانیوێتی شەڕ بکات دژی گەورەترین هێز نەک لە جیهان لە مێژووە کە ئەمریکایە. لەبەرەوە ئێستا بەو جۆرە سەیری ئێران ئەکەن، یان وەکو چۆن بەریتانیا کاتی خۆی ناوی بەریتانیا بوو، بەڵام کە چووە ناو جەنگ و توانی ئەو سەرکەوتنانە بەدەست بێنێ بۆ گرێت بریتانیا. ئەڵێن ئێستا شتێک لەم بابەتە ئێرانی مەزن پەیدا ئەبێت. من مەبەستم ئەوەیە یان بەراوردێکەن لەگەڵ بەریتانیا، نەک بڵێم گرێتەکەی هەر ئیزافەکە. ئایندا ئێران گەورەتر دەبێ بە بڕای تۆ؟ گەورەتر نابێت. ئێران سەلماندی کە گەورەترین هێزی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو ئیسرائیل. ئەو دوو دەوڵەتە ئەمانە ئەو دوو دەوڵەتە کە منافسە لە نێوان ئەو دوو دەوڵەتەیە کە منافسە بکەن لەسەر ئەوەی کە کامیان کاریگەرتر ئەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە، ئەوت بۆ من جێی سەرنج بوو کاک فەرید، ینی ئێرانێکی دەستەمۆ دەبینین لە ئێستا بەدواوە بە پێم ڕێکەوتنانە، یان ئێرانێکی دەزواڵاتر لە ناوچەکە؟ لە هەندێک شتا دەستەمۆیە، یان بۆ نمونە ئەم ڕێککەوتن نامەیە کە واژۆکرا دەرفەتێکی زۆری ناداتێ، یاخود هەلومەرزێکی وای بۆ ناڕەخسێنێت کە بتوانێت دەستی ڕابگات بە دروستکردنی بۆمبی ئەتۆمی. بەڵام لە خوار ئەتۆمەوە دەستی کراوەیە، ئەتوانێت قارەبووی ئەتۆمەکە بکات بەو گەشەیە کە لە مەولا ئەتوانێت پەرە بە چەکەکانی خۆی بات. ئەمە یەک. دووەمیشیان دوو دۆستی استراتیجی پەیدا کردووە لەم شەڕە، کە یەکێکیان ڕووسیایە کە هێزێکی جیهانیە، ئەوەی تریشیان چینە کە هەم هێزێکی ئابووریە هەم هێزێکی عسکەریە. یان ئەو دوو دۆستە زۆر ئێستا هیچ ڕێککەوتنێکی هاوپەیمانی لە نێوان ئێران و ئەو دوو دەوڵەتە نییە، بەڵام بەکردەوە هەیە و بە دڵنیایەوە یارمەتی دەدەن کاک فەرید؟ بە دڵنیایەوە. یارمەتیەکە چییە؟ ئەتوانێت ئەو چەکەی بەرن. یان بۆ نمونە تۆ باسی ئەوە کرد کە تەسەوری ئەوە نەئەکرا کە هێڕش بکرێتە سەر ئێران. یەکێک لە هۆکان ئەوەیە کە ئێران توانی بووی یەکێک لە چەکەکان لە ڕووسیا وەربگرێت کە ئەتوانێت بەرپرسی ئەمریکا باتەوە. ئەمریکیەکان زانیاریان وەرگرتبوو کە ئەم جۆرە چەکەی وەرگرتووە و بەهۆی ئەم جۆرە چەکەوە ئەمریکیەکان تووشی ڤێتنامێکی تر ئەبن، لەبەرەوە هێرشەکەیان ڕاگرت. چەکەکە دژەفرۆکە بوو؟ هەمووی ویان چەکێک بوو کە رووسیا خۆی هێشتا بەکاری نەهێناوە لە بەکردەوە لە جەنگەکانە. بەڵام ئەم حەزیە کرد بەکار بێت بۆی بزانێت ئەنجامەکەی چۆنە بێت و کاریگەریەکەی چۆنە. بەڵام ئەمان خۆیان تاقییان کردوتەوە ئەزانن ینی ئەو هەر چەکێک کە دروستیەکەن
چەند بڕەکات و چەند کاریگەری ئەبێت. کەواتە کاک فەریدانی بەم بڕواایی و ئەمریکا لە ئێران ترسا بۆیە پەنای بردە بەر ڕێککەوتن؟ لە جەنگە مرۆڤ هەرە بێ بتەرسێت بۆ ئەوی بتوانێت سەرکەوتوو بێت. ئەمریکا شەڕوا و ئێرانی شەڕوا یان ترس یەکێکە لە مەرجەکانی سەرکەوتن. ئەگەر تۆ لە دوژمنەکەت نەترسی خۆت بۆ ئامادە ناکەیت. ئەبێت لێی بترسی ئەنجا ئەتوانی هێڵشی بکەیتە سەری. ئەمانە شەروان کە تۆ زانیت ناتوانی بیبەزێنی، ناتوانانی تێکچی بشتێنی شەڕەکە نەکەیت باشترە. ئەمریکەکان لەسەر و بنەمایە کاریان کردووە و ئێرانیەکانی شەروها ئێرانەکان لە واچێت هەر لە سەرەتاوە پێش هەموو شتێک پشگیری رووسیا و چینیان دابین کردبوو یاخود پێشببینی ئەوەیان ئەکرد و پێشببینەکەشیان ڕاست دەرچوو. ئەمە یەک دۆمیشیان خۆیان ئامادە کردبوو بۆ شەڕێکی درێژخایەن. لەبەرەوە لەم شەڕەدا لە کاتێکە کە پاشەکەوتی موشەکی ئەمریکا خۆی لەگەڵ ئەوەی ئیسرائیل دای لە کزی ئەوەی ئێران هەر مایەوە ئێستا شەرماوە. باشە هەندێک دەڵێن ینی هەندێک دەڵێن ئەوەی کە هەیە هەنی دوو خوێنەوەی بۆ دەکەن شکاندنی هەیبەت و وەکو دەڵێ عەزەمەتی ترامپیزم ئەمریکای لە جیهاندا هەندێکیش دەڵێن بە پێچەوانەوە ئەمریکای ئێستا ئەمریکایەکە ینی بە تویتێک دەتوانێت وڵاتێک بێنێتە سەر هەزە سەر زەلزەلە. تۆ بڕات وایە کامیانە ئەمریکا ئێستا؟ من پێم وایە ئەمریکا بە سەرۆکەکانیەوە مەزنە. یعنی هەر کاتێک ئەمریکا سەرۆکێکی مەزنی هەبوو بێت تێگەیشتوو بێت توانیویەتی سەرکەوتنی زۆر گەورە هەم لە ئاشتیا هەم لە جەنگە بەدەست بێنێت. بەڵام ئێستا ئەمریکا بەو شێوەیە نییە. یعنی ئەمریکا سەرکردەیەکی مەزن نییە؟ سەرکردەیەکی مەزنە چونکە دەوڵەتەکەی مەزنە. بەڵام خۆی تێڕوانینێکی ڕوونی سەبارەت بە مەسەلەکان نییە. پێش هەموو شتێکی شتێک لە شتی عسکەری نازانێت. خۆشی بڕیادەدات لە ڕووی عسکەریەوە. یانەوە یەکێکە لە کەم و کوڕیەکانی. ینی لە پاش شکستی ڤێتنامەوە هەموو سەرکردەکان هەوڵیان داوە جارێشکە ڤێتنامێشتر دروست نەکەن و هەمووشیان سەرکەوتوو بوون تەنها لە سەردەمی ترامپە شکستێکی گەوریان هێنا ئەوە کە ئەوان ئەیانویست بەدی نەهات. باشە کاک فرید ینی دروشمی دۆناڵد ترامپ بۆ خۆی مەزنکردنەوەی ئەمریکا بوو. یعنی پێی وا بۆ ئەمریکای سەردەمی بایدن بە تایبەتەوە زۆر داخی لە بایدن بوو. سەردەمی جو بایدن ئەمریکایەکی لاواز کەس حسابی بۆ ناکات، تورکیا حسابی بۆ ناکرد، سعودی حسابی بۆ ناکرد، وڵاتانی دیکە ینی زۆر حسابیان بۆ ناکرد. بۆیە دۆناڵد ترامپ دروشمە سەرەکیەکەی ئەمریکا مەزن دەکەینەوە. هەمیشا لەسەر ستەیجیش لە بانگەشەل بژارنەدەی وەرن بە ئەمریکا بێکەوە مەزن بکەینەوە گەورە بکەینەوە. ینی ئێستا تۆ پێ دوایە ینی ئەمریکای سەردەمی دۆناڵد ترامپ ئەمریکایەکی مەزن نییە؟ ئەمریکایەکی مەزنە بەڵام ئەم ئەویست مەزنتری بکات یان لە تێڕوانینی خۆیدا. بەڵام چ شێوازێکی گرتە بەر یان سەرکردەکانی ئەمریکا کە یانویست ئەمریکا مەزنکەن مەرز نەبوو بە شەڕ مەزنی بکەن. یعنی ئایان توانی بە یارمەتی ئابووری بە سیاست بە تێکشکاندنی دیکتاتۆریەکانی جیهان زۆر جار شتوایان کرد. یعنی ئەمریکا بە تێکشکاندنی یاخود لە ناوبردننی دەوڵەتێکی ڕژێمێکی وەکو ڕژێمی سەدام گەورە نەبوو ناوبانجی پێیان نەکرد. یعنی وڵاتێکی ڕزگار کرد لە دیکتاتۆرێک کە نزیکەی 30 ساڵ بوو هەموو گەلی عێراقی خستە بووە کێشەیەکی زۆر گەورەوە. سەرکردەکانی تری ئەمریکا بۆ نمونە لە سەردەمی ئەوانەی پێشووتر توانی بیان ئاشتی لە نێوان دوو دوژمنی دێرین بەدیبێنن وەکو ئیسرائیل و وەکو بۆ نمونە مەسر. مەباستم ئەوەیە گەورەی تەنها لە ڕێگەی شەڕەوە نابێت ڕەنگە بە ئابووریە بێت. هەر بۆ نمونە هەر بۆ نمونە چین خۆی تووشی هیچ شەڕێک نەکردووە و لەگەڵەوەشە ئێستا گەورەترین ڕکابەری ئەمریکایە لە ڕووی ئابوووریەوە و تەنانەت لە ڕووی عەسکەری. دەگومان گەورەبوونی چین لە ڕێگەی ئاسایشەوە هەر کاتێک ئاسایشی جیهانی تێک بچێت چین زەرمەند دەبێت. یعنی لە هەر جێیەکی ئەم جیهانە ئاسایش تێک بچێ زەرێکی سینی تێدایە چونکە ئەو بازرگانیەکە بە بازرگانی مەزنە بێت. بازرگانیش وەکو دەڵێ دوژمنە سەرسەختەکەی تێکچوونی سەقامگیریە. دۆناڵد ترامپ لە ڤەنزوێلا ئەمەی بۆ نەکرد. یعنی
بەبێ جەنگ سەرکردی بانی سیستمێکی سیاسی گۆڕی حساب بکە وانە ئەوە لە کوبایە سە دەیوێ وا بکە باشە جەنگی نێوان هندستان و پاکستانی ڕاگرت بۆ ئێرانی زۆر هەڕەشەی کرد ویسی بە جەنگ ڕوو نەدا ومان دەزانین دۆناڵد ترەمپ حەزی دەکرد بەبێ جەنگ ئەمە ڕوو بدا ینی بۆ پێمان واوێت کە دۆناڵد ترامپ دەیوێت بە شەڕ ئەم کارانە بکە لە کاتێکە لە ئەرزی واقعدا کردەوە ئاشتیەکانی دەبینی بەڵێ من ئەو نمونە یەکەم کە باست کرد من دانی پێدانانیم کامان فەنزوێلا ئەوەی فەنزوێلا ئەمە شەڕە لە نێوان فیل و مێرولەیەک یعنی ئێمە هێزی پێشمەرگەی خۆمان ئەگەر بنێرین بۆ فەنزوێلا توانێت بیگرێت فەنزوێلا دەوڵەتێکی زۆر لاوازە دەوڵەتێکی لاوازە یانی هی ئەوە نییە کە بتوانێت بەرگەی وڵاتێکی وەکو ئەمریکا بگرێت یاخود بەرگە هەر وڵاتێکی تر بگرێت شەڕ نییە بەڵام وڵاتێکی دەوڵەمەندە لە سایی سەرۆکەکەیەوە وا لاواز بووە وڵاتێکی دەوڵەمەندە بەنەوە وڵاتێکی دەوڵەمەندە بە سەرچاوی وزە ئەو تا ئەمریکا و دەوڵەمەندە بە سەرچاوی وزە ڕاستە ئەوە توڵێت ئەو هەموو نەوتەی هێنی توانێت سپایەکی باشدا بمەزرێنی وانە آخر دراوسەی چییە؟ هیچ وڵاتێک نییە پێوەی نووسابێت یعنی تووشی شەڕ نەبووە ینی بۆ سەربازی بۆ چییە؟ یعنی خۆی لە شوێنێکە دراوسەی نییە تەنها دراوسەکە کە ئەمریکایە ئەمریکا خۆی مایە هەڕەشەیە بۆ سەر ئەو کاکفەری دەستناکەی سەردەمیەوە گۆڕاوە کە تۆ تەنها لە دراوسەکانێ بترسیانی بۆ نمونە تۆ پێ وابێ بڵێ بۆ من لەگەڵ سەبوون عێراق بڵێ من لەگەڵ ئێرانە دۆستم و لەگەڵ تورکیا دۆستم ئەمە حدودەکان مەیتر بەچی تووشی شەڕە بم شەڕی ئێستا گۆڕاوە تا ئێران و ئیسرائیل شەڕ دەکەن بەسەر حەو دەوڵەتە ساروخ بۆ یەکتری دەنێرن بەڵام ئەمریکا چ قازانجی کرد سەرباز نییە پێڵێم ئەمریکا چ قازانجی کرد بەوەی کە سەرۆکێکی لە فەنزوێلا گۆڕی سەرۆکێشکەیدانە قازانجەکەی هیچ قازانجی نەکردووە نەوت بوو ئەفرۆشت ناخر ئەو نوتەی کە لە فەنزوێلا بوو ئەیدا بە سین ئەیدا بە ئێران مەسەلەکە کەواتە مەسەلەیەکەشە بووە چەندین ڕێکخراوی ئێرانی لە فەنزوێلا لێ ئەزانم مەسەلەکە فەنزوێلا نەبووە یعنی ئەمریکا پێویستی بە نەوتی فەنزوێلا نییە ئەوەی پێویستی پێەتی چینە یعنی ئەو لە باتەوە شەڕ لەگەڵ چین بکات بۆڕیەکەی لێبڕیوە بۆڕی نەوتەکەی لێبڕیوە کاتەمە شەڕێکی گرنگە کردوێتی شەڕێکی گرنگە بەڵام لە ڕووی عسکاریەوە هیچ نییە خۆت بە یەک فڕۆکە وڵاتەکە گیرە بە یەک شەو بە 2 سەعات سەرۆکەکەیان نیشانەی لاوازی فەنزوێلا نیشانەی بەهێزی ئەمریکا لە نیوە شەوێکدا 150 بۆ 200 با بڵین پاسەوانی سەرۆک لە ناو دەچێت تا ئێسش کەس نازای بە چ چێکێک لە ناو براون هەر دەڵێن دیکان نەماون بوون بە هەوا نەخێوانە ئەمە هیچی ڕاست نییە واش بڵێن ئەوە هەر دعایەکانی خۆیان باشە هیچ چەکی وای دروست نەکردووە ڕەتیەکەیتەوە بۆ من ئەوی لە میدیاکان بیستومە ئەوی بە دوای داچووم وایە خۆتەزانانی میدیاکان هەموو شتێکیان ڕاست نییە ئەوان نەقلی ئەەکەن ئەڵێن وا وتراوە بەڵام خۆی وان نییە یان پێ دوای ئەمریکا ئەو جۆرە چەکانی نییە ئەم جۆرە چەکەی نییە ئەو چەکە کاریگەری نیە ئەگەر ئەوە بواە ئەیتوانی لەگەڵ لە ئێران لە یەکەم دەستوەشاندنی کە خامنەی کوشت ئەیتوانی ئەو کاتە ئەمە بەکاربێنێ واز لە ئێستا ئێران بێنە 2026 کە چەندە پێشکەوتون لە 2023 لە پرۆسی ئازادیدا جۆرە چێکێکی بەکارێنا لە مەتاری بەغدا وەکو دەزانین فیدایەکانی سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ بە دوا بڵێن نەبەرەوەی زۆر بۆ کورد خراپ بوو هەر دواتر دەچوون دەیان و تەنها کۆمەڵێک هاوەکو دەڵێ شتی سوتا و ئێسک و هینی پروپاگەندەیە بۆ ئاگداری ئەجاوە خەڵک بینیوێتی بە چای خۆی ڕەنگە بۆمبێکە لە شوێنەکە تەقیوەتەوە پارچە جۆرە چەکانی بەکاراتن جۆری چەکی لەیزەری بوون لە 2023 ساڵ تەتەوری کردووە و دەشزانین چه تەتەورێک تەکنۆلۆژیا چه پێشکەوتنێکی بە خۆبینیوە ئەو کاتێک خانەی بەغدایدا خۆ هەر پێویستی پێ نەبوو ینی زۆر عێراق بە 21 ڕۆژگیرە ئەخرە گەر و کارێنی نەکردایە بێگومان نێتوایە باسانی بیکە نانە عێراق ئەو کاتە تازە لە شەڕی عێراق ئێران دەرباز بوو و سزا ئابوووریەکانیشی لەسەر بوو لەبەرەوە زۆر لاواز بوو و هەر وڵاتێککە بواە یان لە مستەوای ئەمریکا یا وڵاتێکی تری بەهێز ئەیتوانی بیگرێت شێران لی دەترسا تورکیا لی دەترسا وڵاتانی تر لێ ترسان ئەمە بە خۆڕایی بوو ئەجینە عێراق ئیسرائیلیش دەترسا عێراق هێزی چەچی کۆکوژی تا ئەندازەیەکی زۆر هیچ نەما بوو ئەوەی ما بوو تاکوتەرا بوو
کە پشکنەرە نێودەوڵەتیەکانیش هەموو شوێنەکانیان دۆزی بوو هەمویان وێران کردو لەبەرەوە تا عێراقیان لاواز نەکرد تا چەکە کۆکوژەکانیان لەناو نەبرد هێڕشیان نەکردە سەری. کاک فەرید بین و سەر وەکو دەڵێ قسەکان کۆبکەینەوە پێ دوای ئەم ڕێککەوتنە سەردەگرێ ئەم ڕێککەوتنە ئێران خۆی جێبەجێ ئەکات یانی مولزەمە بەوە ئەمریکیەکان خۆیان لەوە ئەسێت لی پەشیمان بوو بنەوە پەشیمان بنەوە بەڵێ یان چووکە جێبەجێیان نەکردووە چکە یەکەم خاڵی بەستنەوەی ئاشتیەکەیە لەگەڵ ئێران بە لوبنانەوە ئەمە یەکەم خاڵێتی ئەمریکیەکان جێبەجێیان نەکردووە نەک ئەمریکیەکان بڵێن ئیسرائیل لە ڕێگەی ئەمەوە ئەوێت تێکچی بات و ئەمریکیەکانش پێیان ناخۆشە کە لە یەکەم خاڵەوە ئیسرائیل هاتۆتە ناو مەسەلەکە و ئەوێت ڕێککەوتنەکە تێکدات. ئیسرائیلیش زیرەکانە کاری کردووە بەڵام تۆ سەیری هەرچەند هێشتا بڵاو نەکراوەتەوە من خۆم نەمدیوە نازم بڵاو کراوەتەوە یان نە خاڵەکان بەڵام لە قسەکانە چواردە خاڵەکە بەعام بەڵام بڵاو نەکراوەتەوە بە نووسراوە یاخود بەهین هێشتا ماوێتی گومانت لێ هەیەنی باوا بڵین نا گومانم لێ نییە بەڵام خاڵەکان هەریەکێک بە شتێکەوە بەستراوەتەوە یعنی خاڵی یەکەم بە لوبنانەوە بەستراوەتەوە یان تۆ هێرش ناکەیتە سەر ئێران هورمز و لوبنان بەیەکەوە بەستراوەتەوە ئەم هات ئیسرائیل هات مەسەلەی لوبنانی گرتێ بەردە هات ئەمیش هورمزی ڕاگرت داخستەوە یعنی یەکێ لە کێشەکانی ئەم ڕێککەوتنامە ئەوەیە هەر شتێک بەرامبەر بە شتێکە لەبەرەوە کە لایەنێک ئەوەی تر نەکات ئەوەی دەڵەمەیە نەمەیوە هەردووچیان بەرژەوەندیان لەوەدایە کە جێبەجێ بکرێت هەردووچیان بکرێت بەڵێ بەڵام ئەم جاریان گوناحی ئەمریکای تیانە بوو لەم شەڕەیە گوناحی ئێرانیشی تیانە بوو گوناحی نەتانیاهۆی تیا بوو کە شەڕی لوبنانی هەڵگیرساندەوە کە پێویستی ناکرد ئەمە پەیامێک بوو ئەمە ئێوە هێشتا یەکەمتان جێبەجێ نەکردووە من ئەوەی لوبنان تێکەدەم خۆی وتی من نە لە لوبنان نە لە سووریا نە لە غەزە دەکشینەوە لەو ناوچانی کە هێزەکانمان دەستیان بەسەرداگرتووە ئەمە پەیامێکە کە ئەم جەنگە بەردەوام دەبێت نا بەردەوام نابێت بەڵام ئەوە پەیامێکە سەبارەت بەوەی کە ڕەنگە لەمەولا ئیسرائیل ئەو بایەخە گەورەی بۆ ئەمریکا نەبێت چونکە هێزی لەو گەورەتر پێدا بووە وەک ئێران لە ئیسرائیل گەورەترە ئێران لە ئیسرائیل بەهێزترە لەسەر ڕێکەوە پێش هەموو شتێک لە ڕووی ئێران تەنها لە ڕووی هێزی ئاسمانیەوە لاوازە ئەمەش ئەتوانێت قەرەبووی بکاتەوە لە قۆناغی داهاتووە لە هێزی موشەچی یان تۆ حسابی ئەوە بکە ئیسرائیل هێزی موشەچی خۆی بەکارهێناوە هێزی ئاسمانی خۆی بەکارهێناوە ئێران تەنها بە هێزی موشەچی توانیوێتی ڕوو بە ڕووی گەورەترین هێز لە مێژووە ببێتەوە بە هاوپەیمانی لەگەڵ ئیسرائیل کە گەورەترینبوونەوەیە کە شەو ڕۆژێ لە 24 ساعتە 5-6 موشکی بەجیەوە لە کوناشکەوتێکەوە تێدەگەر لە دە ساڕوخ کە تێگەر بیتوانێت تێی بگرێت دانەیەکیان بەرجێگەیەکی مەدەنیەکە و یا بەر مەسفایەکە کەوت ئەمە هێزە بەڵێ ئەمە خۆی ئەو موشەکانە چەچی استراتیجین یعنی من پێم وایە تۆ لە ڕووی عسکاریەوە شارەزایت نییە کە باس لە چەچێکی استراتیجی ئەکەیت یان چەچێکە ئەوانە پێڵێن کۆکوش یعنی ئەتوانێت شارێک وێران کات ئەتوانێت کیشەی زۆر گەورە دروست بکات لە وڵاتە لە هەمووشی گرنگتر ئەوەی ئەتوانێت بگاتە هەموو شوێنێک شوێن نییە ئەم موشەکانە نەیگەنێ تەنها ئەگەر زۆر قوڵ بێت لە ژێر زەویە باشە بەراوردێکی چەکەکانی ئیسرائیلی بکەین ئەگەرە چەکانی بەدەست ئیسرائیلەوە ئەو چەکانی ئیسرائیل هەیەی بەدەست ئێرانەوە وایە کەواتە ئیسرائیلی لەناوە برد بە خاک ئیسرائیلی لەناوە برد بەڵێ بەڵام ئیسرائیل دەستی پاراستووە لە خەڵک و دەیویستێتی کێشەی ئیسرائیل کێشەی جیۆپۆلیتی چییە جوگرافیای سیاسی ئیسرائیل زۆر خراپە وڵاتێکی زۆر بچووکە یان تۆ بەردێک هەڵدا هەر بەر سەریەکێکە کەوێ لەوێ وڵاتێکی درێژکۆلەیە ڕاستە و قەڵەباڵغا 2 کیلۆمەتر هەر چۆنێک بێت لەبەرەوە استراتیژی ئیسرائیل ئەوەیە شەڕەکە دوور خاتەوە لە ناو وڵات بەڵام ئێستا دەرکەوت هەموو شەڕێت
لەمەولا کە ئەکرێت هەمووی ئەکەوێتە ناو وڵات بۆ لە ڕێگەی ئەو موشەکانەوە. سپاس دەکەم کاک فەرید، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان، سپاس کە لەگەڵمان بووی. گفتوگویەکی گەرم گوڕمانە بوو، بەڵام بە هیوایەوەی بۆ بینەران سانێرێکیان وەرگرتی بێ و بە هیوایەوەی ڕێکەوتنە هەڵنەوەشێتەوە، چونکە 2008 بە خزمەتی مرۆڤایەتیە. بەڵێ خۆی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە ئاشتیە بە دڵنیاییەوە، ئاشتی لە قازانجی هەموو لایەکە. بەڵام یەکە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر یەکێک تێڕوانینی خۆی هەیە، یاخود هەوڵی کەموکڕیەکان بەشێک لە کەمۆرکەکان هەر پەیوەندی بە خۆشیانەوە هەیە. یعنی بۆ نمونە ئیسرائیل تەنها بەرژەوەندی خۆی ئەوێت، ڕەنگە ئێرانیش بە هەمان شێوە، ڕەنگە وڵاتی چیزی بە هەمان شێوە. لەبەرەوە ئەبێت لەمەولا ئەو تێڕوانینە بگۆڕدرێت، ئەکرێت ئاشتیەکە بۆ هەمووان بێت و ئەکرێت هەمووان قازانج بکەن لە ئاشتی و ئەکرێت ئەم ناوچەیە کە هەموو جیهان سەرقاڵە بەم ناوچەیە، ئێستا بەس ناوچەیەکم پێ بڵێ لە جیهانە شەڕی تیابێت نییە، هەمووی کەوتۆتە ئێرە. ینی شەڕی نێوان ئەمریکا و وڵاتێشتر دێتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. یانی لە ڕاستیدا ئەمە کێشەیەکی دروست کردو بۆ خودی دانیشتوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوانیش ینی ناتوانن بە ئاشتی بژین، ناتوانن گەشە بە ئابوووریەکانی خۆیان بن، جگەلەوەی کە ناتوانن ینی ئابووریشیان گەشە ناکرد بەو شێوەیە، یان کێشەیەکی زۆر گەورەیە بۆ ناوچەکە خۆی. سپاس دەکەم، سپاس بە بەشداریکردن. خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کورد تێنەوە خزمەتتان.